مەلای کەسوکارێکی ئەنفال کە بەهرەمەندێکی جوانە ئەویش خاتوو سوزانە دەچینە لای گوتوگۆ دەکەین سەبارەت بەو بەهرانەی و لە ژیانی ئاسا خەریکی چییە و بە چیەوە سەرقاڵە بەینی باش و بەخێراتی بەخێراتی سوپاس بەیانی ئێوەش باش خۆشحاڵم کە ئێوە ئەم کاتەدا پاسیادی ئەنفالەکەن ئێمە بەسەرەکەنەوە ئێمە بانگەکەن بۆ کەناڵێک یاخو بۆ لە ڕاگەیاندنەکان بانگمانەکەن کەسایەتی خۆمان ناخی خۆمان لەم ڕۆژەدا باسکەین ئەرکی خۆمانە بێگومان سوزانان بەخێر هاتی پێمە خۆشە سەرەتا باستێکی خۆت بکەیت و خۆت بناسێت من و کچ ئەنفالێک کە باوکم ئەنفالە چوار مامە ئەنفالە تەنیایەک خاڵوێک منە ئەنفالە دوو ئامۆزاشم ئەنفالە یانی بنەماڵەی من یعنی کەسێکم نەماوە بڵێین ئەنفال نەکرابێم یاخود بڵێن لەم ڕۆژەدا دڵنەوای مام کاتەوە کەسێکی گەورە ئەوەی کەمان بێتەوە لە هاوتەمەنی خۆمانە بنەماڵەکەم کە لە ناوچەی گەرمیان بڵێن لە گوندی سپێسەر 83 ئەنفالکراومان هەیە بەزەیەک بنەماڵە یعنی تر هەمویان پشتا و پشتن لە مام و باوک و خاڵ و ئامۆزا و ئیتر بڵێنە کاتە کوڕە پور و ئەمانە هەمویان پشتا و پشت ئێمە کەسانێکی زۆر زۆرمان نەدەزدا لە کارەساتی ئەنفالە بەڕاستی و کارەساتەش بە هیچ زامن نابێت بێگومان لە دەستدانی ئازیزانت قورسە و بە تایبەتیش کە شێوەیەک ئەوە نیجارواای کە تۆ تەنها ئازیزێک لە دەست سەدەی خەمێکی زۆر داددەگرێ بەڵام وەرە چەند ئازیزێک لە دەست بدەیت بە هیوام حکوومەتی هەرێم پاڵپشتان کا بۆ پرۆژەکان لە یادی ئەنفالدا بە هیوام تەنها لە مۆنومنتەکەی شاری چەمچەماڵ و هەموو مۆنومنتەکانی تری شارەکانی تر لە چوارە کۆنە بنەوە مۆنومنت دروست نەکەین ئیتر پرۆژە دروستکەین خزمەتگوزاری دروستکەین وا بکەین داهاتووی مناڵەکانمان بە شێوەیەکی زۆر جوان بێت ینی وا بکەین کە ببینین کە چی دەکرێت کە چی لەبەرەوەی لە ئێستاە مناڵانی ئەنفال کە سوکاری ئەنفال زۆر بەهرەمەندن زۆر کەسمان تایەوە نیە درستە جا حەزەکەم باسی خۆت بکەیت و بەیوام ڕۆحی هەموو ئازیزان شاد بێ و تەندروستی کە سوکاریشیان زۆر زۆر باش بێ تۆ خەریکی چی ڕۆژانە بە چیەوە سەرقاڵی من مامۆستام دەستی دایکم ماچەکەم سپاس بۆ دایکانی ئەنفال کە توانیان ئێمەی مناڵی ئەنفال لەگەڵ ئەو نەهامەتیان نەشا بتوان هیچ نەبێت هەوڵ و ماندووبوونێکی زۆریان بۆ یاوین کە بتوانن ئێمە بگەین بە پلەیەک کە خۆمانی پێ بژێنی چکە ئێمە دایکم یاخود کەسانی تر ئەوانەی کە ژنە ئەنفالن مناڵی ئەنفالیان بەخێو کردووی وایە حەوت مناڵێ پێنج مناڵێ بەڕاستی مناڵەکانیش کەم نەبوون کە ئێمە کەم نیمان کە کارەساتی ئەنفالمان بەسەرا هاتووە بۆیە ئێمە لێرەیە ئێساکە هەر یەکێک لە ئێمە پسپۆڕێکین لە هەر بوارێکە بەڵام ئێمە دەبێت پێش ئەوەی یعنی دەستخۆشی لە هەر کەسێکین دەستخۆشی لە دایکمان بکەین کە ئەم هەوڵوماندووبوونیان کێشاد لە پاڵ گەلێ زەحمەتی کە توانیوانە ئێمە گەورە بکەن بمانکەن بە مامۆستا بمانکەن بە دکتۆرا بمانکەن بە ئەها بڵێن پرۆفیسۆر لە بوارەکانی کەیە بۆیە منوکو خۆم ئێستا پیشەم مامۆستا دەستی دایکم ماچەکەم دەستی هەموو ئۆژنن فالانە ماچەکەم کە توانیوانە بە ڕەنجی ماندووبوونی خۆیان بەسەر بەرزی ئێمە بگەێنە ئەم ڕۆژە بەڵێ سوسان خان پێم وابێت تۆ شعریش ئەنووسیتەوە ئەگەر بەستێکیەوەمان بۆ بکەیکی دەست پێ کرد شعرەکان زیاتر چۆنن چۆنیان نووسی وڵی من هەر لە منداڵیوە کە یعنی ئەم شعرانەم نووسیوە قسەکانی دایکمە قسەکانی دایکمە من کردومە بە شعر ئەینا کتێبێکی شعر نەهێناوە بڵم یعنی لەسەر ڕێبازی و کتێبە شعرە بڕۆم ئەمە ناخی دایکمە من کردومەتە سەر ئەمینە بەڕاستی لە منداڵیوە دەستم پێ کردووە بەڵام ئیتر کە بوومە هە لە ماڵا نووسیومەتەوە هەندێکیان خۆت هەر بم شازە بەهرەجار بوو یا خۆت زروف وای لێ کردی کە بی بە شاعر بەڵێ من نەهامەتەکانی زروف وەمان لێکات کە هەنگاو بۆ ناخۆشیەکان بەرینیان هەنگاو بۆ شعرێک بەرین کە پێشەوەی خۆمان بگرین یعنی چۆمڵی بەرامبەرەکەمان بۆمان بێت تااقەت بێت یاخودێکێک چۆن من دایکم کە قساکات من پێشەوەی دایکم فرمێسک لە چاوەکانی بێ من بێت تااقەتم زۆر زۆر بێت تااقەتم ئەوانە وای کردو کە ئێمە هەنگاوی نووسینەکانمان دەست پێ بکە بۆ شعرانی کە لە ناخمانداهەیە پێمە خۆشە گوێبیستیەکێک لا شعرەکان بین ئەگەر پێمان بڵێیت کەی نووسی و تا ئەم شعرە ناو نیشانەکەی خۆ بەهەم شعر یەکەم شعرم بە ناوی شەهیدەوەیە چونکە
ئێمە لە شەهیدەکانی شەڵای هیچ کەسمان جیاوازیمان نییە، ئەنفال بێت، کیمیان باران بێت، وەکو ئاماژەتان خستە سەری بەڕێستان، هەر پلەیەکی شەهید بێ گرنگە ئێمە لە بێنازیەکە گەورە بووین و باوکمان شەهیدن. یەکەم شارم بە ناوی شەهیدەوە نووسیوە: شەهید لە جێگەی بیلبیلی چاوە، شەهید بۆ خاکم بارانە بەفرە ئاوا، شەهید نیعمەتێکە خودا بە هەموو کەسی نەداوە، شەهیدی ئەم کوردستانە بە دوور بە ڕوح بۆ نیشتیمان جەنگاوە، شەهید زیوە زێڕە ئەڵماسە، شەهید زیوە زێڕە بە ئەڵماسیش نەکراوە، ناویان بەرزە لە مێژوودا نووسراوە، پێڵاوی دایکی ئەم شەهیدانە وەک تاج لەسەر سەرم دامناوە، قوربانی ڕەنگی زەردیان بم کە دوای جەرگ سووتانیان هەڵقرچاوە، کاتێ ئەوان ئەگرین ئاسمانیش لەگەڵیان گریاوە، کاتێ ئەوانەگرین ئاسمانیش لەگەڵیان گریاوە، بە خوێنی شەهیدانی خاکم گوڵی لێ ڕواوە، سەری ڕێز و نەوازشم هەمیشە بۆیان داناوە، سەری ڕێز و نەوازشم هەمیشە بۆیان داناوە. هەستم پێت بابەتەکە کاریگەری لێ کردی. ئێمە بێگومان پێمان خۆش نییە کە برینەکان بکورێنینەوە، بەڵام لەگەڵەوەشا پێمان خۆش بکە بەهرەی بەڕێستان دەربخەین لێرەیە، دەست خۆش بێ. مامۆستای چ وانەیەکی؟ من دوو بڕوانامم هەیە. بڕوانامە یەکەمم لە بەشی مەحاسب، بڵێن دبلۆم و بەکالۆریسمەیە. دبلۆم لە بەشی مەحاسبە هەیە و بەکالۆریسم لە زمانی ئینگلیزی هەیە. ئەمیش بە هەوڵ و ماندووبوونی دایکم بووە، چونکە ئەگەر ئەو پشتیوانی من نەکات من نەمەتوانی و دوو شەهادەیە بەدەست بێنم. بەدڵنیایە بێگومان دایک قوتابخانەیە، داهێنەرە، زۆر کات دەبینین وا دەزانین دایک تەنها لە مەتبەخەکە دانیشتووە و خەریکی قاب و قاچاق و یاخود جلشۆرینە، بەڵام ئەگەر بە شێوە ئەهم نەک معنەوەیەکە مادێکە بیری لێ بکەیتەوە داهێنەرێکی عەجیبە. ئەمە خاستن بۆ پیاوان ساراخان، پیاو ناتوانێت مناڵ بەخێو بکە، سەیری هەموو پیاوانکە، بەڵام ئەوە بەهرێکی سروشتیە کە خۆی گەورە دایەتی پێتا کە بابەتێکی بەهێزە. بە هیوام تەندروستی هەموو دایکان زۆر زۆر باش بن. دەست خۆش بێ بۆ شارەکەشت، وەزن و قافیەکی زۆر جوانە پێبەخشی بوو، ئەو نەهامەتیانت کرۆتە بە وشە زۆر کاتێمە ناتوانین هاوارکەین، ئەهان بگرین گۆرانی بڵین، دەتوانین بەنووسین ئەوەی ناخمان دەربڕین. لە ئیش و کارەکەتە لەگەڵ مامۆسای ئینگلیزیە، لەگەڵ بەکەلۆریۆسەکەت لە ئامادەی دەوامەکەی یاخود لە بنەڕەتی؟ وەڵای من خۆم دەوایە لە ئامادەی دەوام کردا، بەڵام بە هۆکاریەوەی کە منداڵێکمێ لە حاتی سیارە مەعاوەق بووە، ناتوانێت بە پێیەکانی بچێتە سەر یعنی تەختەکە، ناچار دام گرتووە لە معالمی جامعین لە سەرەتایی دەوامەکەم. بە هیوام تەندروستی زۆر زۆر باش بێ، تەندروستی تۆش باش بێ بۆ منداڵە. کەش و هەوای قوتابخانە چۆنە لە لای تۆ؟ چۆن دەیگوزەرێنی، چۆن ئەم چیرۆکانە بە مناڵەکان دەگەێنی بۆی بیر لەوە نەکەنەوە کە تووشی دڕندانەیەک بن لە ناخیانە، بۆی فێر ببن. هەمیشە و چیرۆکەی یابان هەیە کە دەڵێن لە دوای ئەوەی ناکە زاکیە پێم وابێ کە کارەساتێکیان بەسەرات و دوایەوە دەرسیان وەرگرتووە. چۆن ئەو دەرسان و ئەو چیرۆکانە بە مناڵەکانە گەێنیت؟ بەڕاستی من لە قوتابخانەکەمە پێشەنگی یەکەمی مامۆساکانی خۆمم لێرەوە گەرگویان لێم بێت، پێشەنگی یەکەمی قوتابخانەی خۆم کە هەڵەستم هەموو ساڵە بەیادکردنەوەی یادی ئەنفال. هەر لە قوتابخانەکەشم کاتێک کە مامۆستا نەبووم قوتابی بووم، یەکەم قوتابی بووم کە هەڵدەسام بەیادکردنەوەی ڕۆژی چواردەی چوار، چونکە زۆر جاریش بیرم لەوان کردەوە من ئەو بری نازانم کە چەند سەختە، ڕەنگەوەی کە باوکێن فال نەبوو بێ یا مام و خاڵێن فال نەبوو بێ ئەو برینە سەختە نەزانێ. بۆیە هەمیشە من پێشەنگ بوومە لە کاتی قوتابەتیمە، لە کاتی مامۆستاییمە، لە کاتی زانکۆکانمە یەکەم کەس بوومە. کاتێک کە ڕۆژی چواردەی چوار دێت من سینەماییەک فلیمێکی کورتە فلیمێک نیشانی و مناڵانەیەم لە ناو ساحەکە، یعنی گە بڕۆن سێری پێیجی قوتابخانەی زانا بکەن من لێکە لە مامۆستام بڕوا بکەن بە ماوەی 40 دقە، بە ماوەی
کەم یعنی کەمتر لە 40 دقیق بۆی قوتابیەکانی شمانوو نەبن لەسەر بڵین ساحەکە کە ڕاستن گۆڕەپانی ساحەکە بەمای 40 دقیقە کورتە فلیمەکەیان بۆ تەواوکەم ئەگەر پێشەوە یادی ئەنفال بێتەوە پێشەوەی ڕۆژی 16 سێش بێگومان 16 شێر لە ناخی مندایە بێگومان شەیدی ئەوانی شەیدی ئێمە هیچ جیازیەکمان نیە 16 سێر ئەو یادارەکەمەوە بە کورتە فلیمێک لە ناو گۆڕەپانی قوتابخانەکەمە ئەو یاداکەمەوە بەڕێزت فەرموود منداڵەکان چۆن ئەم هەڵوێستەیانە هەیە چۆن بیر لە چواردەی چوارەکەن لە قوتابخانەیەەکە وەکوتم ئەم منداڵانە پێشەوەی چواردەی چوار بێ 16 سێبێ کۆ بنەوە دێن بانگ مەکەن ئەڵێن مامۆستا سوزان چی پلانێک تێ ئەم ساڵ لەگەڵت بین بۆ یادەکەت یعنی چی هەنگاوێکت بۆ بنین لە کام فلیما بەکارمانین لە کام بەشی فلیمەکە تا بەکارمانێنی بۆیە من زۆر دڵخۆشم پێیان ئەڵم ڕۆڵە گیانمادایەکە جیلێکم تێگەیانووە ئەگەر خۆشم نەبم ئیشەڵا ئێوە کە بوون بە مامۆستا یاخود ئەگە توانیتان لە قۆناغی قوتابیتیانیشە ئەو یادە هەر بەرزڕاگرن هەر یادی شەیدێک بێ بۆ ئێمە کوردمان ئێمە هەمومان کوردین فەرقمان نییە بەڵام پێویستە هەمیشە لە گوێ مناڵەکانمانە بزەنگێتەوە ئەم یادانە چونکە مێژووی کوردستان بە شەیدانەی نووسنەوە وایە یعنی ئەوەی کە بۆ خەلیتە و مێژوو جوگرافیای کوردم گرنگم نووسینەوەی مێژوو شەیدان بە خوێنی شەیدانە لەسەرەوە قسەی ساراخان دەزانم تۆش متابعێکی باشی فلیمی سەیجووەکان کە لە کاتی نەهامەتێکی ساڵی پەنجاکان کە لە هەموو جیهانە یاخود لە جەنگی جیهانی دووەما کە چیان بەسەرا هاتووە لە دوای ئەوە دەبینی چەند فلیمی جوانیان دەرکردووە بەڵام نازانم لە ئێستا سینەمای کوردیش تا ڕادەیەک بەرەو پێشەوە چووە لە بابەتی ئاکتین و لە بابەتی کامیرە و هەموو ئەو بابەتانی ترە چیرۆکی زۆر باشیشمانەیە بە هیوام دەرهێنەرەکانمان بتوانن لەو چیرۆکانی ئەنفال لە یەکێک لە چیرۆکەکان گێڕانەوەیکی جوان بکەن کورتە فلیمێکی جوان دروستکەن یاخود فلیمێکی درێژ دروستکەن بۆی مێژووی کوردەواری بە جیهان بناسێنن ئەو کارە ساتە لە ئێستایەکە دەبینین زۆر بێ و فلیمانێک کە دروست کراوە لەسەر جووەکان چیرۆکەکەی ژێڕادراوەتەوە بە شێوەیەکی زۆر جوان کە ئێستا هەموو خەڵک دەزانێت جووەکان لە ساڵی 50 یاخود لە کاتی هیتلەرە چیان بەسەرا هاتووە بەڵێ لەو یادەیە لە چواردەی شارە بێگومان ئەم ساڵیش کۆمەڵێک چالاکی ئەنجام درا جاگەر بەستی و چالاکیانە بکەین کە لە نێو ئەو خوێندنگای ئێوەیە ئەنجام دراوە هاتۆ چیت پێشکەش کرد کام شعرت پێشکەش کرد من لە بڵێن لە قوتابخانەکەمان کە ئەو شعرانم پێشکەش کردو ئێستا پێم ینی نووسیومە لە دەفتەرەکانمان هەن حازرە کاتێکە باسم کردووە شۆفڵەکم هێناوە سایقەکەی عەرەبە یعنی بۆی ئەویش بزانێ کە ئێمە ئەومان بەسەرا هاتووە شۆفڵەکەم کە هێنا کە بە سینەمای خۆڵکا بە سەری مناڵەکانە پێیانم وت ئێمە ڕۆژێک بوون بە زیندوی خۆڵکرا بە سەرمانە بەبێ ئەوەی یعنی هەناسەکانمان کۆتایی لە ژیانە بڕابێ ئەوان هەستان بە زیندوی چاڵیان کرد و بە شۆفڵ خۆڵیان کرد بە سەرمانە و دوای ئەوە ڕەمیکردنی هەندێک لەو گەنجانەمان ڕەمیکردنی هەندێک لە باوکی من مامی من باوکی مناڵی ئەنفالێکی کە خاڵی مناڵی ئەنفالێکی تەنیا من نیم کە من باسیم ئازاراکەم ئازاری هەموویانە بە تایبەتی مناڵی ئەنفال ئەنجە ئەو کورتە فلیمانی کە بەڕێز ئامانژت بۆ کرد من کەچین کردو لە قوتابخانەکەمدا هەمووی ئاوا بۆ شێوەیە گۆڕی بە کۆمەڵم دروست کردووە ناو ساحەکەما هێناومە ئێسک و پرووسکم هێناوە ئەم ئێسک و پرووسکانە بە پلاسیکن عنی ئێسکی هین نییە بڵێن مرۆڤی ڕاستی ئێسک و پرووسکی لاسیکن یاخود باغی بڵێن ئەوەن هێناومە لەسەر خۆڵەکەی دامناوە کڵاوی بەجێماوە بووکە شوشە جلی دڕاو جنسێ ئەم شتانم هەمووی لە ناو ساحەکەما دانا و خۆڵم هێنا کە ئەوان دوای ئەوی کە زنە بە چاڵکران ئێسک و پرووسکەکانیان هەتا ئێساکە لە عەرعەر و سەماوە نەگەڕاوەتەوە هەتا ئێساکەش ئێمە و برینەمان ڕۆژ بە ڕۆژ تازابێتەوە بەداخەوە ئەتوانی یەکێک لەو شعرانەمان پێشکەشکەیتەوە لە کاتی چالاکیەکانە پێشکەشت کردبوون ئەم شعرەم نووسیوە لە عەرعەر لە عەرعەر و نوگ لە سەلمان و تۆبزاوە بڕۆن ببینن بزانن چەند ئێسک و پرووسکی لێ بەجێماوە تەرمی پیرەپیا و گەنج و منداڵی ساوە بەدەست بەسراوی بە ناحەق ڕەمی کراوە هەندێکیان بە جامانە کراسەکانیان لە سێدارە دراوە هەموو ئەو تەرمانە بە بێکەس لەوێ نێژراوە نیوەشی دران بەر ئەو سەگانەی کە لەوێ بە برسێتی ئەماوە
ئاخ چ کارە ساتێکە کە تا ئێستاژ لە بیری ئەنفالەکە کراوان هەرماوە ئەوان لە ئێش و ئەوان لە ئێش و ڕێیان بۆ خوێنش خۆیان نەماوە هیچ کات بیریان ناچێ زامێک کە قەتی مار نەکراوە هەمیشە دێتە پێش چاویان ئەو نەهامەتیانەی کە لێیان کراوە دەک کاول بێ ئەو وڵاتەی کە دەستی هەبوو لە خوێنی کورد گەوزاوە بڕۆن ببینن عەرعەر و تۆبزاوە ئەو کات دەزانن مێژووی کورد بە خوێن نووسراوە بە هیوام دەرسمان لە هەموو ئەو کارە ساتانە وەرگرتی بێ کە لە ڕابردوودا هەتاکوم شەڕی ناوخۆ و هەتاکوم تەقینەوەکانی کەرکووک و ناوچەکانی تریش بە هیوام دەرسمان لە هەمووی وەرگرتی بێ لە ئێستاە کورد دەستی یەک بگرێت و هەم وڵاتێکی جوانی پێشکەش بە دەور و پشت بکە لە بەرەی وڵاتێکی جوانمان هەیە تەنها لە بابەتە ئیدارەکەی ئەومان لێ هاتووە خەریکە دووبەرەکی دەکەوێتە نێوانمانەوە بە هیوام جارێکی تر کورد بتوانێت دەستی یەک بگرێتەوە ئەچەنێ دەستی یەکمان گرتووە بەڵام بەنیاز پاکی دەستی یەک بگرینەوە و کارەکان بەڕێ بکەین دەستە خۆش بێ سوزان خان بۆ هەموو ئەو شعرانە بۆ هەموو ئەو ماندووبوونەی کە دەیکێشێ لە قوتابخانەکان سوزان خان وێنەی باوکی هێناوە من پێما خۆش نییە بڕێتەوە بێەوەی کە وێنەکە نیشان بدەی پێم خۆشە وێنەکەت هەر بەدەستەوە بێت لە کامێراکە دەرەکەوێ ئێمە ناڵین بڕێتەوە بە بێەوەی کە نیشانی بدەی بێگومان ڕۆحی هەموو شەیدان شاد بێ بەدڵنیایەوە فەرموو ئەگەر پامێک تەیە لە کۆتاییە ئەمە وێنەی باوکمە ئەمە وێنەی باوکمە ڕۆژ نییە دایکم بەدیار ئەم وێنە هەڵواسترەوە نەگیرێت بڕوا بکەن ئەگەر هەر لە دەرگای هەر ماڵێک بەی وێنەی شەیدێکی هەڵواسیە دەرگای هەر ماڵێکی کورد ببین ئەگەر بە کارەساتی ئەنفال نەبێ بە کارەساتی کیمیا باران بووە بە شەڕی داعش بووە بە یعنی تر مێژووی کوردی ئێمە کە لە ماڵەکانمانە زۆر هەڵواسترابێ وێنەیەکە کە جاری وایە ئەچینە دەرگایەک لە هەر ماڵێکەکەینەوە پرسیارەکەینەوە وێنەی کێ هەڵتان واچێ دەڵێ وێنەی فلان کوڕە شەهیدە فلان باوکی یعنی مناڵێکە کە شەیدەیە خاڵێتی مامێتی بۆیە مێژووی ئەم وێنانە لە بیرەوەریەمیان قەت ناسڕێتەوە خۆشحاڵم کە دایکم ڕۆژانە ئەم وێنانە یعنی بڕوا بکەن ئەوەندەی ئەم وێنانە ئەسڕێتەوە ڕەنگە فرمێسکەکانی ئەوەندەی نەسڕێت کە کاتێک بەسەر گۆناکانی داداکەون بورە ڕەنگە ها بیرێنەکانمان گولانی بێتەوە یاخۆت هەندێک شتمان بیر هێنابیتەوە بەڵام زەروری شەرۆک و خۆت و تو خۆشت کە مامۆستای ئەزانی کە زەرور ئەم بابەتانە بوترێتەوە بۆی کەوانەوە لە دوایینەوە بزانن کە ئەمەی کورد بەچیا تێپەڕێوین دەست خۆش بێ ئەمڕۆ ئامادە بووی بە دڵنیایەوە خۆشحاڵ بووین ئەگەر هەر شتێکت مابێت لە کۆتایی یا فەرم وەڵی من ئەگەر بڵێم وەکو مناڵێکی ئەنفال داواکاریەکمان هەبێت لە حکومەت لە بەرپرسانی حکومەت لە کاربەدەستانی حکومەت شتێک بکەن کە نەوەکانی ئەنفال دایکی ئەنفال یان باوکی ئەنفال خۆ هەشمانە باوکی ماوە خێزانەکە ئەنفال بۆ مناڵی ئەنفال بۆ وایە هەرەوە نییە بڵێن تەنیا باوکە شتێک بکرێ بۆیان کە برینە بچووکەکەیانی زامن بکاتەوە بڕوا بکە تا ئێستاکەی مۆگنەوەی ئەنفال برینەکانمان زامن نەبووە بۆیە داوا لە حکومەتانەکەم لە بەرپرسانەکەم ئاوڕێکمان لێبنەوە نەهامەتیەکانمان ئیتر هەتاکەی ئێمەوە تەمەنێکمان بەڕێک لە ناخۆشیە تەمەنێکمان بەڕێک لە مەرگە ساتیە داواکەین ئیتر بەس بێت یعنی مەرگە ساتیەکانمان ناخۆشیەکانمان با ئیتر بە خۆشی بنووسینەوە لە ماڵی خۆمانە ئەم فرمێسکانەشمان هێندە قوڵە هێندە بەهێزە بعد هەر نەبێت کلێنسێک هەڵگرن بۆ خەمەکانمان بۆ فرمێسکەکانمان سۆزان خان ئەم هەنگاوەتان چۆن بینی بە پارێزگاربوونی شاری هەڵەبجە بە پارێزگاربوونی شاری هەڵەبجە تاکو چەند هەنگاوێکی گرنگ زۆر دڵخۆش بووم لە مۆنیمنتەکەی چەمچەماڵا بووم کە بەرگۆم کەوت یەکێک لە کەسەکانی ئەوێکە بۆ یادی ئەنفالاتم وەندەکەوتی ئەوە لەگەڵ ئەم ناخۆشیە گەورەشە لە ڕۆژی چواردەی چوارە هەڵەبجەمان بوو بە پارێزگا بەڕاستی زۆر خۆشحاڵم چکە ڕۆژێک بووە من لە هەڵەبجەش ژیاوم لەو منتیقەی هەتیوانەمان بۆ کراوەرمان گرتووە لای مامۆستا ئارازەوە ئێستا ڕەنگە بمان ناسێتەوە بۆیە زۆر خۆشحاڵم پیرۆزباییان لە یەکەم شاری هەڵەبجەش هەر شاری منە
تەمەند درێژ بن هەموو لایەکیان ئینشاءالله. دەست خۆش بێ بەخێر هاتی. دەستە خۆش بێ، بەخێراتی ماندوو نەبی.